ئەنجامەکانی هەڵبژاردننی تورکیا وە نەبێت هەر تەنها کاریگەری ناوخۆیی هەبێت بەڵکو وەک زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن کاریگەریشی دەبێت بەسەر سیاسەتی دەرەوەیی وڵاتەکەشەوە. لە ساڵانی هەشتاکان و نەوەتەکانی سەدەی ڕابردوودا پەیوەندە دیبلۆماسیەکانی نێوان ئەنکەرە و تاران گەلێک هەڵکشان و داکشانی تیادا بووە و هۆکارەکانیش زۆر بوون. لەوانە دۆسەی پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە، هەروەها ئیسلامی ڕادیکاڵیەکانی ناو تورکیا، ئێرانیش لە لای خۆیەوە دژی پەیوەندی نزیکی ئەو کاتەی نێوان تورکیا و ئیسرائیل بووە و بێ لەوەش ئەو پشتیوانیەی ئەنکەرە دەیکرد بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی. لە ئێستاشدا دۆسەی قەیرانی سووریا ناکۆکیێکی قوڵی نێوان هەردوو وڵاتە، بەڵام پرسیار لەوەدایە ئایا ئەم دوو وڵاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگەنە یەک یان نا؟ ئایا پێکدادانی بەرژەوەندیەکانیان دەگاتە ئەو ئاستەی هێندەی تر ناوچەکە بخاتە قەیرانەوە؟ جازیزانم بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و ژمارەیە پرسی تریش کورد کۆنەکشن میوانداری سەلاح بایەزیدی نوێنەری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەکا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کاک سەلاح زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس کاک بەڵێن خۆشحاڵم کە جارشکە لەو بەرنامەدا. سپاس دەکەم. کاک سەلاح بەڕای جەنابێ ئەنکەرە و تاران دەگەنە جۆرێک لە ڕێکەوتن کە بگوترێ سەقامگیری لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە دوای خۆی دادێنێ؟ وەک ئاماژەتان پێکرد هەر لە دوای سەرکات هاتنی کۆماری ئیسلامی ئێران دوو ڕوانگەی جیاواسە بوو حکوومەتی تاران و ئەنکەرا ئەو کات کە حکوومەتی ئێران بە حکوومەتێکی ڕادیکاڵی شیعی ناوچەکاتە کار تورکیا و حکوومەتێکی سکۆلار و علمانی دەناسرا بەرەبەرە ئەو هەڵکشان و داکشانە هەبوو دوای 2023ەوە کە ساردێک لە نێوان تورکیا و ئەمریکا دروست بوو، نێزیکەی کورت ماوە لە نێو ئێران و حکوومەتی ئەنکارا بەری دەکرا و ئەو سەردەمێکش بوو کە بەڕاستی زۆر چاوەدەران باسییان لەوە دەکرد کە لە کاتێکە گەمارۆکان لەسەر ئێران تون تۆڵتر دەبوو، تورکیا وەکو وڵاتێکی لە هات بوو کە بۆ مانی لاندرینگەوە یا پارە سپیکردنەوە بۆ ئێران بکات کە زۆر هەواڵ لەو بارە بڵاو بووە. بەڵام نقطەی وەچەرخانی ئەم گۆڕانکاریە لە پەیوەندی ئێران و تورکیا ڕووداوەکانی ناسراو بە بەهاری عەرەبی و دواتر سووریا بوو کە سووریا وەکو تەنیا هاوپەیمانی عەرەبی ئێران لە ناوچەکەوە حکوومەتێکی شیعی عەلەوی خەتێکی سوور بوو ئێران کە دەستێوەردانەکانی تورکیا لە سووریا و هەروەها یارمەتیدان کە هەواڵەکان یارمەدان بە هێزە ئیسلامیە تونڕەوەکان لە ناو سووریەدا گۆڕانکاری لە سیاسەتی ئێران و تورکیا دروست کرد و ڕوبەڕووبۆرەکان تونتر بوونەوە. لە ئێستادا وەکو جەنابی شت ئاماژە پێکرد دۆسەی سووریا یەکێکە لەو ناکۆچیە قوڵانی نێوان هەردوو وڵات هاتنە ناوەی رووسیا بۆ دۆسەی سووریا و بەشداری رووسیا لە ڕووی لەشکریەوە پێگەی تورکیا لاواز دەکات و پێگەی ئێران بەهێزکە یا چۆن دەبێ ئەو کێشە؟ دیارە وەکو ئاگادارن لەو ساڵانی ئەخیردا کە ڕوبەڕووبوونەوە یا حاڵەتێک لە تێکەڵچوون و سیاسی و لەفزی هەبوو بینی ئێران و ئەمریکا، رووسیا وەکو هاوپەیمانێکە لە سەردەمێکە بەتەما بوو نوعێک لە موشەکی دژی فرۆکە بدا بە ئێران کە دواتر پاشکەس بۆەوە یا نوعێک سەرماگوزاریکردن لە بنکە ئەتۆمەکانی ئێران لە بوشە رواناوە زۆر پرۆژەی دیکە ئێران دەستی هاوکاری هەبوو لە کاتێکی غەرب و ڕۆژاوا ئێران لە گەمارۆ خست بوو. بەڵام ئێستا کە لە دوای ئەوە کە ڕووداوەکانی سووریا زۆر قوڵتر بۆتەوە و دوای ئەوە کە ئەمریکا بەرەبەرە تا ئەستێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سووریا و لە عێراق کشاوەوە جێگای بۆ رووسیا خۆش کرد کە لە دوای کشانەوەی لە میسر یەکەم گەڕانەوەیتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێدەچێت کە نوعێک لاوازی سیاستەکانی تورکیا لە سووریەوە لەو ناچە بەدوای خۆدا بێنێەوە کە دیارە ئێران احتمالی زۆرە کە پێشوازی لەو هاتنی رووسیا دەکات. جارێکی تر سەرکەوتنی پارتی داد و گەشەپێدان و جێگیربوونی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا کە هەرخۆشی سەرۆکی ئاکەپەیە، ئەمە دەبێتە مای ئەوەی کە پێگەی ئێران و بە تایبەتی لەو خەونەی کە هەیەی بۆ دروستکردنی مانگی یەکشەوەی شیعە لە ناوچەکەدا ڕێگر بێت، تەگەرەیەک بێت کە نەیەڵێ ئەو خەونەی ئێران بە زووی بێتە دی. ئاگادارین لە پێش هەڵبژارنی یەکی نەڤامبەر ڕێککەوتنێک لەگەڵ بینی ئەمریکا و تورکیا کراکە هەندێک لە هەندێک خاڵا و دەیتوانی ئەو داواکارانی کە تورکیا هەیبوو بۆ کێشەی سووریا ڕەچاو بکرێت و تورکیا هەندێک ئاسانکاری بۆ ئەمریکا کرد بۆ یەکەم جار ئیجازەیدا کە لە ئەنجلیکەوە هەندێک فرۆکەی ئەمریکای بەکاربێن بۆ شەڕی دژ داعش. بەڵام هەموو ئەوانە لە پەراوێزی ئەوەدا بوو کە ئایا
حکوومەتی ئێستای سووریا بە تورکیاوە ئەردوغان و حیزبەکەی ئایا چه سەرکەوتنێک بەدەست دێنن کە بتوانێت دیگای متمانی ئەمریکا و ڕۆژاوا بن بە سەرکەوتنێکی چاوەڕان نەکراوی پارتی دادگۆشی پێدان و ئەردوغان کە توانی قەرەبووی ئەو شکستەی حوتی جوون بکاتەوە دیارە بۆ جارشتکە سرنجی ڕۆژاوە ئەمریکای بۆ لای خۆ ڕاکێشا و هەل بۆ بۆنەشەوە پێگەی پارەکەی کە لیر زۆر سەقامگیر بوو و چاوەڕانی سەقامگیری سیاسی و ئابوو لە وڵاتەکەی هەر بۆیە ڕەچاو دەکەێت کە ئەمریکا و ڕۆژاوە زۆرتر ڕۆڵ بۆ تورکیا بینێ کە تورکیا داواکارێکی سەرکی ئەو بۆ کە ئیجازە بدرێت کە بە شێوەیەکی تونند و تۆڵتر حکوومەتی بەشار ئەساد ساقت بکرێت. لەم ڕۆژە هەستیاری ڕۆژەڵاتی ناوەڕاستدا گوتاری کامیان زیاتر زاڵە بەسەر ناوچەکەدا گوتاری ئێران و پاش ڕێکەوتنی ناوچی لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەییدا یاخو گوتاری مانەوەی ڕەجەب تایب ئەردۆغان و ئەو ڕوانین و هەڵوێستانەی کە بەرامبەر بە دۆسەکانی تر هەیەی لە ناوچەکەدا وەک پەیوەندی لەگەڵ ئیسرائیلدا وەک پەیوەندی لەگەڵ سووریادا بۆ نمونە عێراقیش بە هەمانشێوە ئەگەر چاو لێ بکەین ئێران تەنها ڕووگۆڕانکارێک لە شتە بۆ ئێران دوای ڕێککەوتی ناوەچی لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژئاوایی و ئەوەی کە ئەگەری هەوە دەرەنجامی ئەو ڕێککەوتنە بەچۆ دەکات لە مانگانی داهاتوو و پێگەی ئێران کە لە ناوچەکە دەبین بە شێوەیەکی شەڕی نیابەتی یا پرۆکسی لە ناوچەکە بەڕێوە دەبات لە سووریا لە عێراق ئێمە دەبینی ئێران زۆرتر دەست لەکاری وڵاتە وەرەدا لە سووریا بە شێوەیەکی زۆر ئاشکراتر بە هەزاران هێزی ناردۆ لە ئێمە بە شێوەیەکی ناڕاستەخۆ دەست دەکارە هەموو ئەوانە پێگەی ئێرانی لە دوای ڕێککەوتنی ناوەچی بەهێزتر کردووە ئەوەی کە ئێمە ببینین کە ئایا پارتی دادگەشتان توانیە کێشەی خۆ چۆن لەگەڵ کوردەکان لەگەڵ پاتی کرەکانی کوردستان چارەسەر بکە ئەو سەقامگیری ئابووری سیاسی بتوانێت لە ناو خۆی وڵات پێک بێنێ ئەوەیە کە دەبێت لە داهات بینی کە کام لایەن دەتوانن کە دەستێکی باڵاتیان هەبێت لە چێشەکانی ناوچەکە. هیچ یەکێ لەم دوو وڵاتە هەم ئێران و هەم تورکیا دەتوانن ئالم هەلومەرجەدا دەستوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتەکەدا بکەن تورکیا ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەکاربێنە بە ئۆپۆزیسیۆنی کوردیشەوە یان ئێران ئۆپۆزیسیۆنی ناوتورکیا بەکاربێنێ بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستانیا ئەو لایەنە ڕادیکاڵە ئیسلامیانی ترکە لە تورکیادا. بەڵێ وەکو ئاگادارین بۆ ماوەی 2-3 ساڵێک بوو کە پرۆسێکی ئاشتی لە تورکیا بەڕێوە دەچوو لە نێوان پارتی کرێکارانی کوردستان حکوومەتی تورکیا یەکێک لە خەونەکانی ئێرانەیە یەکێک لە پلانەکانی ئێران ئەو بووە کە کۆتایی بۆ پرۆسەی ئاشتی بێنێ لە تورکیادا کە ئێستامە دەبینین بەداخەوە دووبارە شەڕێکی خێناوی لە نێوان هەردوو لە دەستی پێکردێتەوە و ئەوە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بە ئەنجام گەشتنی چێک پلانەکانی ئێران لە ناوچەکە وەگەر چاوەڕانی ئەوەش دەکرێت کە گەری ئەوەشەیە کە بەڕاستی هەردوو لایەن ئەو کێشانەی ناوخۆی دوو وڵاتەکان بقۆزنەوە بووە کە دەستێوەردان لە کارێکتردا بکەن. بەڕای جەنابە ئێران دەتوانێت بەردەوامێت لەو جۆرە سیاسەتانەی لە کاتێکا چاوی کۆمەلگای نێونەتەوەی بە تەواوەتی لەسەرەتی لە کاتێکا شەڕێکی خوێناوی دەوڵەتی ئیسلامی لە ناوچەکەدا بەڕێوەیە ینی وەکو ئاگادارن کە دروستە ئێران لە زاهردا کە سەرکەوتنێکی سیاسی لە ڕێککەوتنی ناوەکی بەدەستێناوە و چاوەڕانی ئەوەی دەکات خەڵکەی کە لە دوای کۆتایەتنی ئەو گەمار و ئابوووریانە پوڵ و پارەیەکی کە لەوێ ڕاگیراوە بێتە دەستی ئەم وڵاتەوە بە هەمان شێوە بەڵام ئێمە کە چاو لێ بکەین شێوەک ڕوخانی ئابووری ناوخۆ ئێرانەوە دەبینین ئێران هەم ئاسی دابەزینی نەوت ینی پارەی نەوت کە ئاسێک زۆر خاتات خوارێ و هەم ئەوەی کە ئەو سیستەمی گاز و نەوتی ئێران کە پێویستی بە سەرمایه‌گوزاریی نزیک 250 میلیارد دلار هەیە کە ئەو پوڵە لەستی ئێراندانیە هەموو ئەو داتایانە لەباری ئابووری لەباری سیاسیش کە دەبینین لە دوای ئەو ڕێککەوتنی ئەتۆمی ئەو شەڕی ناوخۆیی بینی ڕەفۆرمخوازەکان بە ڕۆحانی و ڕەهبەری کە بەشێک لە سوپای پاسداران قوڵتر بووتەوە بە ناکۆچی سیاسی نەوخۆی ئێران و بەرچاوگرتنی داڕوخانێکی ئابووری نەوخۆ ئێران هەیە و ئایندێکی وا ڕەچاو ناکرێت ئێران بتوانێت چ لەباری سیاسی چ لەباری ئابووری بەردەوام بێت بۆ دەستێوەردانی زۆر گەورەکە ئێستایەتی ناوچەکە. زۆر بە کورتی پێم بڵێ مانەوەی بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە بەرژەوەندی ئێرانە یاخو لە بەرژەوەندی هەندێک لە پلانەکانی تورکیایە. بێگومان گمانەوەی بەشار ئەسەد بەکو تاکە هاوپەیمانی ئێران چ لە سەردەمی شەڕی خۆی دەگەڵ عێراق و سەردەمی دواتر بە قازانج و بەرژەوەندی ئێرانە کە دەتوانێت ڕێگای ئێران بۆ یارمەتیدانی حیزبوڵڵا ناوچەکە و بەشێکی زۆر لە هەناردەکەی توریزم بکاتەوە. کاک سەلاح زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشن زۆر سپاس دەکەم.